کاتێک باس لە ڕۆڵی ئافرەتان دەکەین بێگومان باس لە ڕۆڵێکی مەزن و گەورە دەکەین. جا ڕەنگە هەندێک کات ئەم ڕۆڵ و ئەم پێگەی ئافرەت زۆر بەرچاو نەبێ لە کاتێکا ئافرەتان لە ناو لایەنە سیاسیەکانە بەتایبەتیش لە ناو کۆمەڵی دادگەریە هەر لە خەباتی شاخەوە هەتاوەکو خەباتی شار و هەتاوەکو لایەنە پەروەردی و پێگەیاندنەکە ڕۆڵیان هەبووە. ئێمە باس لەو خزمەتانە دەکەین کافرەتان لە ناو کۆمەڵی دادگەریە هەیان بوو بەتایبەتیش لە ساڵیادی ڕاگەیاندنی ئەم لایەنە سیاسیە وەکو لایەنێکی سیاسی کارە کە ئافرەتان تێدا ڕۆڵیان هەبووە وتوانیویانە لە سەرجەم قۆناغەکاندا ئافرەتان بوونیان هەبێ و بێنە پێشەوە لە پەرلەمان لە پارێزگا لە پۆست و پلا حکومیەکان و پۆست و پلا حیزبیەکان هەر لە مەکتەبی سیاسی و ئەتوانین بڵم لە ئەنجومەن و لە ڕخاوە جەماوەریەکاندا ئافرەتان بوونیان هەبوو. سەی ئەم ڕۆڵی کە ئافرەتان هەیان بووە لە ناو کۆمەڵی دادگەریە چ کاریگەریەکی هەبووەوە دەکرێت چۆن کار لەسەر ئەوە بکرێت کە ئافرەتان زیاتر لە ناو کۆمەڵی دادگەریە کار بکەن و ڕۆڵی خۆیان لە ناو ئەم لایەنە سیاسیە بگێڕن و لە ناو ڕێکخراوە ژنانەکانیشە ئەوان پێشتر ڕۆڵیان هەبووە ئایا دەکرێت ئەو کاریگەری ئەویان هەبووە ئەوان هەیان بۆ ناو ڕێکخراوەکانیشدا چی بەسەر کۆمەلگاوە بەجێ بهێڵە ئەو ئیشانە چین کە ئەوان کردویانە کۆمەڵک بابەت و گفتوگۆ سەبایەت بەم تەوەرە باس دەکەین بە میوانداری بەڕێز خاتوو بەدری ئیسماعیل سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە بە خۆشحاڵیەوە لە ستودیۆمانە. خاتوو بەدری بەخێر بێ جنابیش پیرۆز بێ پیرۆزبایی لێ بکەین یەخوا لەشتان ساڵ سەلامەت بن. خاتوو بەدرێکێکە لەوانەیە کە مێژوویکی دێرینی هەیە لەگەڵ ئینشاءالله کۆمەڵی دادگەریە بڕوانێ وەڵا جا حتمەن ئینشاءالله بە توێشی قیامەت بۆتان خاتوو بەدریە با بەسێک لە ڕۆڵ و پێکی ئافرەتان بکەین لە ناو کۆمەڵی دادگەریە ئایا بۆ کێ گەڕێتەوە هەر بۆ سەرەتای دروستبوون و ڕاگەاندنی ئەم حیزبە ئەتوانین بڵێن ئافرەتان ڕۆڵیان هەبووە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان لێرەوە پیرۆزباییم هەیە بۆ تەواوی دۆستان لایەنگران و ئەوانێکی تر لە پێگەی سیاسی و کۆمەڵایەتی و هەر قۆناغەکان لە پێگەی کۆمەڵی دادگەریدا من پیرۆزبایی یەکەم و تایبەتی سلکە خوشکانەکەشی تر من ئینشاءالله لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە ئومێدەکەم ئینشاءالله و خەباتی کە دەستمان پێکردە بەردەوام بین و بگەێنینە پایان. سەبارەت بە مێژووی کۆمەڵی دادگەری و ئیلانکردنی کۆمەڵی دادگەری خۆتان نەزانن ساڵانێکی زۆر لە مێژینە نیە لە ساڵی 2021 ئەوە بوو ساڵی 2001 ئیعلانی کۆمەڵی دادگەری کراوە بەڵام پێش ئیعلانی کۆمەڵ شوێنکەوتۆکانی کارکتەرەکانی و ئەو جەمعەی کە دروست بووە پێش ئیعلانی کۆمەڵ و قۆناغبندیەکان کە نامانێ بگەڕێنەوە بۆ چۆنەڵی قۆناغەکانی پێشووتر لە بەرەوەی دەرفەتی ئەوە نییە هەموو کەس ئەزانێت کە چۆن کۆمەڵی دادگەری لەدایک بوو و چۆن ئیعلان کرا و چۆن پێکات. بەڵام جەناب باسی مێژووی پێش کۆمەڵی دادگەریەکەی من ئەتوانم زۆر بە شانازیەوە ئەو بڵێم پێش چۆنەڵی ئازادکردنی قەوارەی کوردی پێش ئەو بەدەستێنانی ئەو ئازادیە پێش ئازادکردنی عێراق پێش ڕوخاندنی ڕژێمی بەعز ئافرەتان و مسڵمانان و ئیمانداران و ئەوانەی کێسا کارکتەرن لە ناو کۆمەڵی دادگەریدایتر پێگەیەکی سیاسی هەبێ کۆمەڵایەتی هەبێ بۆ نمونە قیادە بێ قەواعید بێ لەو سەروبەندەوە بۆ نمونە کەسانێک هەبوون کە الحەمدولیا دەستیان بە پیرۆزیەکانەوە بە دینەوە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە گرتووە بەندا لە پۆلی پێنجی سەرەتاییەوە چۆنەڵێ الحەمدوللا چاوم بە ئیسلام هەڵهێناوە لە پیرۆزیەکانی ئیسلام ئاشنابووم لە بنەماکانی شەریعەتی ئیسلام چاوم کردوتەوە بۆیە هەر ئەوە وای لێ کردین کە ئەم ئاوێتە بوونە بەخوا بە دینی خوا بە پیرۆزیەکانەوە دەست بگرین بە دینەوە و لەکوێدا بۆ نمونە چرایەکە بێ ڕۆشناییەکە بێ دەرچەیەکە بێ ڕزگاربوونێکە بێ فریاد ڕزێکە بێ ئێمە بتوانین ڕووی تێ بکەین و دەستی پێوە بگرین بۆیە لەو کاتەوە دەستمان پێکردووە لە بۆ نمونە شوێنە ئەمنیەکان لە ژێردەستەی ڕژێمی بەعز لە خەباتی شاخ لە ئاوارەبوون لە بۆ نمونە خوێن ڕشتن و شەهیدبوون لە ئازادکردن لە هەڵکوتانە سەر مەرکەزەکانی ڕژێمی بەعز ئافرەتان ڕۆڵی کارایان هەبووە و بە تەواوی بۆ نموناوانی کە ئێستا باسیەوەکەم کارکتەرن لە ناو کۆمەڵی دادگەریدا بۆیە ئەمە دەگەڕێتەوە بۆ مێژوێکی زۆر کۆن و الحەمدوللا سەربەرزانە بۆی لەو کاتەوە دەستی پێکرد بە تایبەتی ئافرەتانیش شان بە
بەشانی براکان لە کاتی سەردەمی ڕژێمی بەعسا ئەمە خەوفمانە بۆ کۆڵم من لە پۆلی پێنجی سەرەتاییەوە دەستمان پێکرد کە لە بۆ نمونە پێچی هاوڕێیەکی ئاتوچەی مزگەوت و نوێژی هەینیەوە بۆ نمونە زنجیرەیەکی ئیمانیمان دەست پێکردی بێ و تعلقمان بەم دینەوە بەستی بێت تایتر تا دوایی بۆیە بە سەرپۆشەکەمان چەکێک بوو بەڵام هەڕەشەیەکی توندیشمان لەسەر بوو گەنجان و پیاوان و مامۆستایان ویانە کرد سینەری ویان دروست دەکرد چوون لەسەر گۆڕێک بۆ نمونە قورئانی مصحفێکیاندانە بەنی وەوان وێنایانە کرد کامە قورئان لەسەرم گۆڕ ئەخوێنرێ بەڵام کۆمەڵە گەنجیاندانە و داوایانە کرد و تەوعیانەکردن و ئەچوونە بۆ نمونە سەر مێزەکانی سەرچنار شوشەیەکی مەشروبی تر بەتاڵ بوو بێ یاخۆتیایە بوو بێ سیناریۆیەکیان نیشاندا بۆی ڕژێمی و ئەسپێ نێزانە لێ تەوعیەی گەنجەکانیانە کردیان هێنان بەرەو ئیسلام لە ژێر زەمینێکا لە دوکانێکی بچووکە ئاوا هێنامن بۆیە ئافرەتانیش لە خەباتی شاخەوە لە ئاوارە بوون لە بەشانی برا پێشمەرگەکان لە ئازادکردنی بۆ نمونە عێراق و بەدەستێنانی ئەم قەوارە کوردیە و تەنانەت چۆنەڵی ئەتوانم بڵێم پشتیوانێکی زۆر بەهێزی براکان بوون لە سەردەمی ڕژێمی بەعسا و دوای ئازادکردنی بۆ نمونە عێراق و بەدەستێنانی ئەم قەوارە کوردی و ئێستاش لایە زالشان بەشانی براکان بێماندوو بوون بێپسان بێدابڕان بێ بچڕان دڵسۆزانە و ئەتوانم بڵێم کاراتر لە برایان الحەمدوللا تا ئێستا بەردەوامن. بەڵێ باوەسە بەدرێ ئەو دەستە جەمعی کە ئاماژت پێکرد زۆر گرنگتر نیە زۆر زەروتر نییە تاوەکو کەسێک بێوێت چالاکی کات بوون پێیوەزبێ بە کۆمەلگاوە پێیوەزبێ بە پەروەردەوە واتە ڕۆڵ و کاریگەرێکی گەورەترە بێت لە چوارچێوەی حیزبێک دابێت کە گەورەتر پشتگیری ئەم خوشکام کە پشتگیریان بکات بۆی کە بەهرەیەکی تێدایە توانایەکی باشی تێدایە خزمەت بەم کۆمەلگایە بکات. کات دانیار عادەتەن بۆ نمونە جەمعێک قەوارەیەک کە جا قەوارەیەک جەمعێکە جەمعێک بۆ نمونە هەڵقوڵاو و ئاوێتی ئاینی پیرۆزی ئیسلام بێت مێژوویەکی لە پێشین و جوان و دەستکەوتێکی جوانی هەبێت و قۆناغەیەک لە دوایەکەکانی هەمووی سەروەرین هەموو دەستکەوتن هەموو الحەملا خۆ بنیادنانن هەموو بۆ نمونە سەلامەتی بوون بۆ کۆمەلگای تر چۆنێک لێی بڵێ جا بڵێ جەمعێک کە بۆ نمونە هەڵێنجرا و هەڵقوڵاوی ئاینی پیرۆزی ئیسلام بێ زۆر لەوە چۆنەڵی گەورەتر و بە تەسیرتر و بە کاریگەرترە لەوەی کە بۆ نمونە ڕێکخراوێکی ئێمە ڕۆڵی هیچێک کەم ناکەینەوە ڕێز و تەقدیرمان ئێمانەوێ ئەوەندە بۆ نمونە شوێنی پەروەردەی چاک و سەلامەت ڕێکخراوی ئیسلامی هەبن کە خزمەت بە کۆمەلگە و تاکی کۆمەلگا بکەن ئەوە بۆ ئێمە دەستکەوت و شانازیە بەڵام جەمعێک کە بۆ نمونە هەموو ڕەهەندەکان لە خۆ بگرێت لە هەموو مەجالەکانە کارکە بۆ نمونە ڕەهەندی سیاسی ڕەهەندی بە ئابووری و دارایی ڕەهەندی خێزانی پەروەردەی هەموو ڕەهەندەکان لە خۆ دەگرێت کۆمەڵی دادگەریژێک بۆ لەو بۆ نمونە حیزبەکارانەی کە لە هەموو قۆناغەکانی ژیانە ڕۆڵی هەبووە بە نمونە لە پەرلەمانە الحەمدوللا ئێمە نمونەیەکمان نیشان داوە بە ئەندازەی سەری دەرزیەک بۆ نمونە لە هیچ شتێکەوە نەگلاوین نە لە بابەتی گەندەڵی نە لە بابەتی کەمتەرخەمی ئەگەر بۆ نمونە پەرلەمانتارێکمان کاری کردبێ بە ئەندازەی بۆ 11 پەرلەمانتار کە بۆ نمونە لیژنەکان لە 11 کەس پێکدێن پەرلەمانێکی بچوو کراوەیە بۆیە پەرلەمانتارەکانمان هەرێکێکمان ئەڵم بە ئەندازەی بۆ 11 کەس کاریان کرد و هەر یەکێکیان لە پێگەی حکمیدا لە هەر پێگەیەکە کاری وەزیفەیەکە کاریان کرد بێ ئیتر پێگەی سیاسیە پێگەی یاساییە پێگەی کۆمەڵایەتیە پێگەی خێزانیە پێگەی پەروەردەییە و پێگەی تەندروستیش الحەمدوللا چی لە پزیشکەکانی ئێمە کە الحەمدوللا ئەمین و سەلامەت و دەست و دڵسەخاوەت دەست بەخێر و کارا و خۆنەویست و بە خزمەت بۆیە الحەمدوللا ئەوانەی کە لەم جەمعەدا خۆیان بینیوەتەوە لە هەر ئاست و مستەوایەکا بن هەر پێگەیەکیان هەبێ خاوەنی هەر پیشەیەک بن الحەمدوللا سەرمانک و کەشکشانی ئەسمان پیانەوە بەرز بەوە جارێ ڕەهەندە سیاسیەکەی لەسەرەوە تاوەکو خوارەوە الحەمدوللا پێکاتی کۆمەڵی دادگەری سپاس بۆ خوای پەروەردگار هەر هەمووی سەربەرزیە هەمووی مێژووی جوانی یەک لە دوایەکە قۆناغەکان هەمووی الحەمدولیلامان پێ دەڵێ کە ئەتوانین بە شانازیەوە بڵێن ئێمە کۆمەڵی دادگەری کە لە خزمەت زیاتر لە پارێزگاریکردن لە کۆمەلگە و تاکی کۆمەلگە زیاتر لە تەنگەمە بوونمانەوە بۆ خەڵکو و جەماوەر و لە خەمی هەمیشەییمان بۆ تاکی کۆمەلگا و بۆ فەرمانبەران و بۆ موچەخۆران و بۆ گەنجان و بۆ هەلی کار و هەمانە چیتری نەبووە
بۆیە ئێمە شانازی دەکەین بە مێژۆکەمانەوە بە سەرۆریەکەمانەوە بە قۆناغەکەمانەوە بە مێژۆکانمانەوە و بە هەموو تاکەکانی ناو کۆمەڵی دادگەری لە هەر پێگە و ئاستێکا کاری کردوێت. باشە خاتو بەدرێ کاتێک ئێمە باس لەم بابەتاکەین بۆی کەمێک لە دروە قسە بینە دەرەوە ئەکرێ بڵێن خانمان لە چی شوێنێکی ناو کۆمەڵی دادگەری ڕۆڵیان هەبوو ئەتوانیانە لە قۆناغە جیاوازەکان لە پلە و پۆستە جیاوازەکانە بوونیان هەبێ نوێنەرایەتی خانمان بکەن. وەکوتم خاتو هۆنیە ئێمە لە خەباتی شاخەوە دەستمان پێکردووە بڵێ تا ئێستا بەردەوام لە ئاوارەبوونە ئەگەر ئافرەتان بەشانی پیاوان پێشمەرگایەتی و ئاوارەبوون و موجودبوونیان لە ئۆردوگا و ژێمانەوە لە ژێر خێمە و پشتیوان نیشانەدانی برایانەبوونە ئەو سەرکەوتنیان نابینی هاندانی ئافرەتانەبوونە ئەو سەرکەوتنانیان بەخوانەوە نابینی بۆیە تەنانەت لە ئاوارەبوون و ئۆردوگاکان و ژێرچادرەکان و شاخ و بۆ من تەدارە گواستنەوە بۆ پێداویستیەکانی برا پێشمەرگەکانیشیان ئەگەر ئەوان نەبوونایە ئەو هێز و پشتیوانیان نەبوو بۆیە ئافرەتان من بەندە لە پۆلی پێنجی سەرەتاییە باشە کاڵم ئەلحەم لە ئاوێتی ئیسلام بووی سوپاس بەخوای پەروەردگار ئەوەندە حەزمان بە ئازادی و بە دەستکەوت و بە سەرکەوتن و بە چۆنەڵی خۆدۆزینەوە هەبووە کە ئیسلام ئەو مافی پێداوین لەکوێ بمانزانایە شتێک بنیادمانەنێ دروستمانەکە سەرمانە خام لە پۆلی پێنجی سەرەتایە دۆشکەم تەقاند و باشە ئەوەندە حەزم لە ئازادی چۆنەڵی بێژگە لە تاکە کەسی هەرێمی تاکە کەسی ئینسانی تاکە کەسی بە تایبەتی لە بەرەوەی ئیسلام بەردەوام لە سەردەمی ڕژێمی بەعسای ترخۆ ئەگەر بگەڕێنەوە بۆ کاتە تەمەنای یەک کتێبێکی کوردیمانە کرد هەر تەنان تەفسیری سوورەتی فاتیحە بۆ لێو دەستمان پێگەری ئافرەتان لە کۆمەڵی دادگەریدا الحەمدولله هەر کە هاتوون بە ڕێز و احترامەوە لە ئافرەتان ڕواندراوە لە ناو کۆمەڵی دادگەریدا لە ئێستادا ئێمە لە مەکتەبی سیاسیەوە هەتاوەکو بۆ نمونە سەرکردایەتی و تاوەکو سکرتارێت و تالق و تا مەڵبەندەکان و هەتاوەکو شۆڕ دەبێتەوە بۆ تەواوی ئۆرگانەکانی حیزب ئافرەتانمان لەوێ حزوریان هەیە بوونیان هەیە و لە ناوەندی بڕیاردا بوون و لە پێگەی سیاسیدا دانەبراون ئەوەی من درکم پێکرد بێ لە ناو کۆمەڵی دادگەریدا بەپێی ئەزمموی کاری چەند ساڵم بەپێی دوو خولی سەرکردایەتیم بە پێی دوو سەرکەوتنم لە کۆنگرەکانی کۆمەڵی دادگەریدا بۆ سەرکردایەتی و مانەوەم لەگەڵ برایاندا جارێک 5 ساڵ جارێکەوەی تروا بۆ 2 ساڵە چێ لە ئەندامی سەرکردایەتی و سکرتێری ڕێکخراوی خوشکانم ئەوەندەی بەرکەوتمان لەگەڵ براکانمانە هەبوو بێ و لەگەڵ تۆڕی هاوبەشی ڕێکخراوە ژنانەکانی شاو ئافرەتانی دەرەوەشدا ڕێکخراوە جیاوازیەکانی تا تەعەلوق و تێکەڵاییمان هەبوو و عادەتەن بۆ من بەرکەوتنە بێ و ئاڵوگۆڕی قسە و چالاکی و خستنە ڕووی پرۆژەکان و موقیفی پیاوان لەگەڵ ئافرەتانە تاکە حیزبە وەکو کۆمەڵی دادگەری کە بە تەقدیر بێ لەگەڵ ئافرەت بە ڕێز بێ لەگەڵ ئافرەت بە حرمەت بێ لەگەڵ ئافرەت ڕێز لێگیرا بن بۆ ئافرەت ئەوانە گرنگن لای ئێمە بۆیە ئەوەی من بینیمە ڕێزێکی ڕەها و بەرچاوە بۆ لە براکانمان بەرامبەر بە ئافرەتان زۆر هەز بە مرتاحی بە مطمئینی و بە ئەمانەکەی و پشتیوانێکی بەهێز بۆ ئێستا لە پێگەی سیاسیدا ئافرەتانمان بوونیان هەیە لە ناوەندی بڕیارە ئافرەتانمان بوونیان هەبووە لە پەرلەماندا ئافرەتانمان الحەمد لە ئافرەتانێکی کارابوون و لە پێگەی حکمی و وەزیفیشدا هەر بە هەمان شێوە ئاوا ئەسپی خۆیان تاودا و الحەمداتان لێرەوە بڵێم سەربەرزم بە مێژووی ئافرەتان و لە کۆمەڵی دادگەریدا زۆر جارناوی حیزب ڕەنگە لای خەڵک ناشرین بێ بەڵام کاتێک ئافرەتێک دێتە ناو بۆن من کۆمەڵی دادگەریەوە ئایا توانین بڵین ئەمینە لە خۆی لەو کارێکی ئیکا لەو خزمەتانێکی ئیکا ئیتر لە ناوەندە پەروەردەیەەکانی ئەم لایەنەیە بێ خۆت لە پێگە شوێنە جیاوازەکانی ئەم حیزبدا بێ خاتووە طبعا ئێمە وەکوم وتمێن بەتەنها لە ناو خۆی کۆمەڵە ئەوە قەت چەقبەستونین بەرکەوتنمانە بێ لەگەڵ تەواوی ڕێکخراوە ئافرەتانیەکانی تریش و لە دەرەوەش کارمان کردووە و بەندە ئەندامی پەرلەمان بووە کە بۆ نمونە لەگەڵ کۆمەڵێ کەسی جیاواز و فراکسیۆنی جیاواز و فکری جیاواز و دەنگی جیاواز و ڕەنگی جیاوازە بەرکەوتنمان هەبووە بەڕاستی بەبێ مبالغە زۆر کەس بەپێی کارکردنمان لە دەرەوەی ناو کۆمەڵ کە لە پێگەی سیاسی و پەرلەمانی دابووین زۆر چۆنەڵی معجەب بوون تاسوق بوون کە بۆ نمونە ئەوانیش بەو شێوەیە لیان بڕواندرا بەو شێوەیە ڕێزێگیرا بوونە بەو شێوەیە قەدرگران و خاوەن قەدر بوونایە بەڵێ هەر کەسێک بێتە ناو کۆمەڵی دادگەریەوە ئەتوانم لێرەوە بڵێم هەز بە ئەمانەکە
هەز بە پەروەردە ئەکە، هەز بە ڕێزەکە، هەز بە تەقدیرەکە، هەز بەواکە کەیتر لەناو کۆمەڵی دادگەریدا پارێزگاری و پارێزبەندی و ڕێز و تەقدیر و شکۆ و شکۆمەندی هەیە لەناو گرنگتر لە هەمووی گرنگتر زۆر بەڕێزەوە کە ئیسلام داوامالێکە پێش ئەوەی بۆ منە کۆمەڵی دادگەری جێبەجەکاری ئەم بابەتە بێ ئیسلام داوامالێکە کە ئافرەت شکۆمەندە، ئافرەت ڕێز لێگیراوە، ئافرەت مافی هەیە، ئافرەت دەبێ خاوەنی ئەترک بگەڕێنەوە بۆ ئیسلام بە تەواوی قۆناغەکانەوە لە هەموو ڕەهەندەکانەوە خاوەنی قەرار و بڕیار و پێگەی خۆی و ئابووری سربەخۆ و هەموو ئەوانە حەق داراییەکان و حەق کۆمەڵایەتیەکان و حەق خێزانیەکان و حەق سیاسیەکان لە سەردەمی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام کاتێک ڕابژی بە خێزانەکانی کردبێ بۆ هەر شتێک سەرکەوتنی بینیوە. بۆیە بەڵێ هەر کەسێک بێتە ناو کۆمەڵی دادگەری و هەز بە ئەمانەکە، هەز بە ڕێزەکە، هەز بە پارێزگاری و پارێزبەندیەکە و ڕێز لێگیرا بێ و پەروەردەش ئەبێ و خێزانیشیش کۆمەند و پارێزراوە بێت. ئێدا بەدری ئێستا ساڵ 2026 جیاوازە لە سەردەمی شاخ و ئەو شتایی کە جەنابەت باسی کرد لە ئێستادا خوشکان چیان پێکرێ بۆ ئەم کۆمەڵگایە، چۆن دەتوانن لەم کۆمەڵگای پر جەنجاڵی و چەندین ڕێکخرا و چەندی شوێن هەن کە کۆمەلگا بەرەو هەڵدێرە بن بەرەو لا ڕێدا ئەبن ئێوەکو خوشکان لەنێو کۆمەڵی دادگەری چیتان پێکرێ بۆ ئەم کۆمەلگایە کە وەک ئاماژەم پێکرد؟ بەتەکیت دائما چۆن ئیسلام فتوای بۆ مەکان و زەمان هەیە و پەروەردەش بەخوا مەکان و زەمانی هەیە و بۆیە کۆمەڵی دادگەری و لە ناویشیانە خوشکانی ناو کۆمەڵی دادگەری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەمیشە بێدا بڕان دڵسۆزانە ئەسپی خۆی تاوداوە بۆ تەواوی چۆنەڵی جمگەکانی کۆمەلگا. بۆیە خوشکانمان لە ئێستادا ڕۆڵێکی بەرچاویان هەیە وەکوتم لە پێگە سیاسیەکەی لە مەکتەبی سیاسیەوە تا سەرکردایەتی و تا سکرتارەت و تا شۆڕەبێتەوە بۆ خوارەوە هەر یەکەیان بە ئەندازەی بەرپرسیارەتی خۆیان کاری خۆیانەکەن. طبعاً ئێمە گەر لە قیادەوە لە سەرکردایەتیەوە سەیری بکەین یا لە مەکتەب سیاسیەوە ئەوە لە سیاسی لە مەکتەبی لە ناوەندی بڕیاردایە بەندا وەک سەرکردایەتی کە سکرتێری ڕێکخراوی خوشکان و ئەویشە لە ناوەندی قەرارین و لە پێگەی قیادی بووینداین. ئەگەر باسی سکرتاریەت بکەین بۆ نمونە چەندین لقی لە ناو شارە هەرێمیەکانە لە خۆ گرتووە ئەم لقانە بەکاری ڕێکخراوەی، بەکاری پەروەردەی، بەکاری خێزانی، بەکار کۆمەڵێک پرۆژە و پلانی نەوعی و گرنگ و باش و پەروەردەی لە خۆگرتووە ئەمە بێدابڕان بەردەوامەوە زۆر زۆر بۆ نمونە گشتگیرن کاری ڕێکخراوەی خوشکان بە لقەکانیەوە و بە سۆمای چاوانیەوە و بە پرۆژەی خێرخوازی و بە پرۆژەی پەروەردەیەوە بەردەوامن. ئەگەر بگەڕێینەوە بۆ ئەنجومەنەکانی خوشکان کە تەعەلوقیان بە مەڵبەندەکانەوە هەیە ماندووترینی توێژی ناوخۆشکانن کە لە ئەنجومەنەکان ئەتوانم بڵێم بەشێکن لە سەرکەوتنی مەڵبەندەکان لە کاریان، لە چالاکیان، لە کاری ڕێخستنیان، لە کاری پەروەردەیان، لە خۆبەخشانیان خۆبەخشانش تەواوی خوشکانی ناو کۆمەڵی دادگەری خۆبەخشانە خۆنەویستانە شانیان داواتە بەر ئەو بەرپرسیارەتە. بۆیە بەڕاستی هیچ کاتێگە من ناتوانین پێناسەی ماندووبوونیان، ڕۆڵیان، پێگیان، کاریگەریان، خزمەتیان بکەین تەنها خوا بۆ خۆی توانێت پاداشتی گەورەی ئەو خوشکانە بداتەوە. خوشکانی ئێمە لە هەر شوێن و جێگە و پێکەیەک بن زۆر دڵسۆزانە کارەکەن. بۆیە ئێمە خوشکانمان الحەمدلله پشکی شێریان بەرەکەوێت لە تەواوی کایەکانی ژیان. ئەگەر بگەڕێنەوە بۆ نمونە دەستگا پەروەردەیەکان، بۆ نمونە ڕێکخراو پەروەردەیەکان، ئەگەر نمونەی سنتەری نوری حکمە بێنینەوە جەیشێک لایەک لە سنتەری نوری حکمە خوشکانن کە الحەمدلله زۆر لانی لە خۆگرتووە، حیفزا بۆ نمونە تەعلیمە، تەجویدە، پەروەردەیە، فقه، ئەکادیمیای شەریعەیە، هەر شتێک لەوانەیە الحەمدلله پۆلێک لە خوشکانی پەروەردە کردو و بەردەوامیشن. ئەوە ئەنجومەنەکانی خوشکان بە خولی هاوینەیانەوە، بە سیمیناریان، بە کۆڕیان، بە بۆ نمونە پەروەردەی گەنجیان، بە پەروەردەی خێزانیان، بە کێشە کۆمەڵایەتیەکانیان، هەموو ئەمانە لە خوشکانەوە الحەمدلله سەر هەڵەدا. کارە ڕێکخراوەیەکەش ئەوە بە هەمان شێوە پلانی ساڵانە، پلانی مانگانە، پلانی شەشمانگیمان هەیە بۆ تەواوی بۆ نمونە قۆناغەکانی ژیان، مەوسیمەکان، بۆنەکان، یادەکان، لە هەموو ئەوانە الحەمدلله جێنەماوی. چی یادێکی بۆ نمونە یاسایی هەبێت کە لە پەرلەمان هەر هەمووی بکرا بە ڕۆژی جیهانی و ئەوە دەنگی پێدرا بۆت بێجگە لەوەش کە هەر یادێک ڕۆژی جیهانی لێناونرابێ
خوشکان لیدا نەبراون بۆیە خوشکان لە هەر شوێنێک بن الحەمدولله جێگە دەستیان دیارە و پرۆژێ خێرخوازیان هەیە ئەوە ساڵانێکی زۆرە لە 2006 بە 2007ەوە پرۆژێ خێرخوازی سۆمای چاوانمان هەیە کە الحەمدولله لە پەروەردەی خێزانیان لە پەروەردەی مناڵیان لە پەروەردەی ئافرەتانی بێ هاوسەر بێجگە ڕەهەندە داراییە کە تەواوی ڕەهەندەکانی تریش الحەمدولله ئافرەتانمان ڕۆڵی پێگەیان هەیە بۆ تەواوی جمگەکانی کۆمەلگا بێدابڕان و خۆبەخشانش. خاتو بەدریا بگومان تۆ کاتێک لەناو لایەنێکی سیاسیە کار دەکەی و لایەنێکی ئۆپۆزیسیۆن بێ و لەگەڵیشیا پابند بێ باەتی ئیسلامەوە ڕەنگەمە بۆ خۆی هەنێ گرفت بۆ ئەو کەسانە دروست بکە هیچ دژایەتیتان کراوە لەم ڕوانگەیەوە؟ هیچ کارێک بەبێ کۆسپوی لەم پەرناوی خاتو هۆنیە الحەمدولله بۆ نمونە بۆیە کاوەی پرسیاری یەکەمی کاردانی ئەوە بکە ئایا جەمعێک لەگەڵ بۆ نمونە ڕێکخراوێکی بچووکە جیاوازی هەیە ئەوە ڕێک وەڵامی ئەو قسەی جەنابتە ئەگەر من دوای خوای گەورە دوای ڕەحم و سۆز و پشتیوان و هێزی پەروەردگار پشت ئەستور نەبم بە پێگەیەکی حیزبی سیاسی پێچێ ئەو کارانەی کە باسم کرد ئەو قۆناغانەی کە باسم کرد ئەو ڕێکخراوانەی کە باسم کرد ئەو ئەنجومەنانەی کە باسم کرد ئەو لقانەی کە باسم کرد ئەو حیکمەیە کە باسم کرد هەر یەکێک لەمانە بێگومان هەر قەلەوکێشیان دروست دەکرد حتا ئێستاش زۆر جار هەر قەلەوکێشە دروست دەکەن بۆ نمونەگەر لەیەکێک لە گەڕەکەکان وانەیەکی گشتی تەبێ وانەیەکی پەروەردەیی تەبێ ئیلا بۆ نمونە ئیجراعاتێکی منی و بانکردن بۆ ئاسایش و ئەمانە بەڵام هێشتا هەر ئەوەنە ئەی ژۆکو وتم لەبەر ئەوەی الحەمدولله کۆمەڵی دادگەری پێگەیەکی سیاسی هەیە و قورسایی هەیە پێ دەچێگەر ئەزلێکیشە بێ کۆسبوو لەمپەرێکیشە بێ لەبەر تەقدیری ئەو پێگە سیاسیە ئەوە حیزبە گەورەی کە ساڵانێکی زۆرە خزمە دەکات الحەمدولله تۆزێک الحەمدولله ئیشەکەمان ئەهوانترە. بۆ لە نێو مەجلیس و کۆبوونەوەکانتانە خوشکان ڕێیەکیان نەبوو بێت برایان پشتگیریان کرد بێت و ڕێیەکە پەسەند بوو؟ والله جا کاک دانیار عادەتەن خۆ خیلاف بەردەوام هەیە شتێکی طبیعیش ئەگەر هەبێت بەس ئەوەندەی کە بە ئەزمموی کارکردنی من کە دوو خولاندامی سەرکردایەتیم لە تەواوی پێشنیار لەوە لەناو پێگە حیزبەکە الحەمدولله پێشنیارەکانمان زۆر بە قەدر و حرمەتەوە لێڕانن بە شخصی جنابی مامۆستا عەلی باپیریشەوە زۆر بە تەقدیر لە خوشکانە ڕواندرێ پێشنیارەکانیان فکرەکانیان پرۆژەکانیان پلانیان بە هەند وەرەگیرێ لەناو فراکسیۆنی کۆمەڵی دادگەریشە ئەگەر سەرۆکی فراکسیۆن کاتێک حزوری نەبوو بێ بە ئیشێک لە دەرەوەی پەرلەمان بوو بێ تەسەورەکەی بەندەدانراوە لە جێگەی سەرۆکی فراکسیۆنێ خۆی لە خۆیدا بە گەورە لێڕوانینی خوشکە بۆیە کاکتێک مامۆستا عەبدولستار کە سەرۆکی فراکسیۆن بوو لە خولی منە ئەگەر بە ئیشێکی بۆ نمونە گرنگ ئیتریشی حیزبی بوو بێ ئیشێکی تری ناو پەرلەمان لەوێ نەبوو بێ بەندەی لە جێگەی خۆی داناوە کە سەرۆکایەتی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کردەوە بێ جیاوازی هیچ کاتێک هەستمان بە جیاوازی نەکردووە لە کاری پەرلەمانیمان نا لە بۆ نمونە ڕەهەندەدارایەکی نە لە بابەتی یاسایەکەی نە لە بابەتی سیاسیەکەشی بۆیە بە یەک چاو لە خوشکان ڕواندا ئەتوانم بڵێم پلەیەک پێچێ لە پێشتر لێمان ڕوانرا بێ خوشکان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەریدارە. بەڵێ سپاس بۆ خاتو بەدرێ ئیسماعیل سکرتێرە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە لەم تۆڕە لەگەڵمانە بووی دووبارە پیرۆز بێم یاد دەلێتان و سەرکەوتوو بن هەمیشە. زۆر سپاس بەخێر بێن.